خەریکی ئامادەکارین بۆ خوانی ئێوارە. ئەمە ئامادەکردنی خوانی بەربانگە لە یەکێک لە مزگەوتەکانی سلێمانی بە ناوی مزگەوتی خانەقا. خواردنەکان پێگەشتوون و کات نزیک دەبێتەوە لە بەربانگ و دەست دەکەن بە تێکردنی خواردنەکان کە بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت ئامادەکراوە. ڕۆژانی ڕەمەزان سەعات 9 هەتا بانگی ئێوارە با بڵین لێرە ئیش ئەەکەین. کاتی خواردن تەوسیعکردنەکەش عادەتەن دوای نوێژ ئێمە لێرەوە خواردنەکان تەوزیع ئەەکەین ئەینە دەست خەڵکەکە هەستێکی خۆشمانەیە وچکە ئەمە مادەم شتەکە بۆ ئەڵاژیانە تەعام بەرەکەتی تێکەوێ هەم لە ڕویژدانی شوێ ئێمە مرتاحین ڕۆژانە بەڕاستی. سەرپەرشتیارانی ئەم خواردنگەیە ئاماژە بۆ دەکەن ڕۆژانە خواردنی 500 کەس ئامادە دەکەن کە بەشێکی بۆ میوانانی مزگەوتەکەیە و بەشەکەی تریشیان دەنێردرێتە ماڵی کەسانی هەژار و کەم دەرامەت. لە بیدایەتی ڕەمەزانەوە تاکو تقریبا 20 ڕەمەزان بۆ 500 نەفەر 520 نەفەر 550 نەفەر لە دوای ئەوە ئەڕوات بۆ کۆتایی ڕەمەزان ئەڕاتە 700. ئێمە خواردن لێرە هەژار و نەدار و فەقیر و هەموو ئاینەکان لێرە نانەخۆن یعنی خۆم ئەیان ناسم خەڵکم بینیوە یعنی غیر ئاینی ئیسلام ڕێزیشی لێ گیراوە نانی خواردووە و کۆمەڵێکمان هەیە کە سەفەری ئەین ناین بە هەموو کەسێت چکە ئێمە ئینەکەمان مەحدودە بۆی کۆنتڕۆل لەژێ کۆنتڕۆل دەرنەچێ خواردنەکەمان. لە دەرەوەی چێشتخانەکە میوانانی خواردنگەکە دوای سەرەگرتن یەک دەچنە ژوورەوە و خواردنەکانیان وەردەگرن دواتر لەسەر ئەو مێزانەی بۆیان دابین کراوە دەست دەکەن بە خوانی ئێوارەیان. هیوادار هەموو کەس شاو لەمە کاتوتر لەسیاتی مزگەوتێکیاوە بڵین مزگەوتی خانەقام زۆر دیشاوە هەستم بۆکارە ئەتر کەس برسی نابێت هەمیوارێک ژەم بەبانکەنەوانی و ئاوا بۆ شواتێکی بەڕێپێکی جوانی و خەڵنانی خۆی خاڵ و بەڕێپێکی و ئەتر فەقیری زۆر بەڕاستی هەموویارێ خەڵک ئاوا هەموویارێ قەرباڵخە. لەم چێشتخانەیە جیاوازی ئاینی و نەتەوەی و زمانەوانی ڕەچاو ناکرێت و مەسیحی و یەزیدی و باوەڕە جیاوازەکانیش نان دەخۆن. ئەمە بەدەر لەوەی بەشێکی زۆریان ئەو ڕێبوارانن کە لە وڵاتانی ترەوە هاتوونەتە هەرێمی کوردستان و لێرە کار دەکەن. میتونم بگم هەر ڕۆژ نیام اینجا بە هەموو ڕۆژێک من یێمە ئێرە لێرە نانی ئێوارە ئەخۆم. سوپاسی هەموو ئەو کەسانە ئەکەم کە لێرن بە شێوازێکی زۆر باش خواردنی پاک و تازە ئامادە ئەکەن. با گوشت تازە و غیره. ئامادەکردنی خواردن لە مزگەوتی خانەقای مەولانە خالید چەند ساڵێکە بۆتە کەلتور و لە ڕەمەزاناندا وەک کارێکی خێری خزمەت بە خەڵکی هەژار و کەم دەرامەت دەکرێت. تێچووەکەشی لەلایەن کەسانی خێرخوازەوە دابین دەکرێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.